جێگر عەبدولواحید دانیشتووی برادۆستە و دەیەوێت ساڵانەی سیارەکەی نوێ بکاتەوە، بەڵام بەهۆی نەبوونی دادنووس لە برادۆست ناچارە ڕێگایەکی دوور و درێژ ببڕێت تا دەچێتە قەزای سۆران بۆ ئەوەی بریکارنامەیەکی تایبەت دروست بکات. نەبوونی دادنووس لە شارۆچکەی سیدەکان بەڕاستی ئاستەنجی بۆ دروستکردین، چونکە ڕێگاکە زۆر دوورە. ئەگەر بتەوێ بۆ نمونە ئیشێکت بڕاتن، بۆ نمونە سیارەکەت بنابکەی ئەبێ 35 کیلۆمەتر ڕێگاکە ببڕی بچی بۆ سۆران، کە لە زستاناندا بەڕاستی سەختە، چونکە بەفرێکی زۆری لێ ئەبارێتن، بارانی لێ ئەبارێتن، شوێنێکی شاخاویە. زۆر یعنی ئاستەنگت بۆ دروست دەکاتن، پێویست دەکاتن کە دادنووس لە شارۆچکەی سیدەکان هەبیتن. برادۆست لە ساڵی 1932 بوویتە نەحیا، تاوەکو ئێستا نەدادگا و نەدادنووس لەم سنوورە بوونیان هەیە. بۆیە دانیشتوانی ئەم ناوچەیە بە ناچاری هەر کاتێک معاملاتێکی یاساییان هەبێت دەبێت زیاتر لە 30 کیلۆمەتر ڕێگا ببڕن تا دەگەنە قەزای سۆران و کارەکانیان ڕای بکەن. دانیشتوانی ئەم دەڤەرە ئەگەر پێویستیمان بۆ نمونە بە بوونی بەڵگەیەک بێت دەبێت سەردانی سۆران بکەین بە حکمیەوەی ڕێگاوبانیشمان زۆر باش نیە، بە تایبەت لە وەرزی زستانە پێویستیمان بە ئەوەیە کە فەرمانگەی دادگامان بۆ بکرێتەوە. بەڕێوەبەری بنکەی پۆلیسی سیدەکانیش دەڵێت هەبوونی دادگا لەم سنوورە کار ئاسانیەکی تەواو بۆ دانیشتوانی ئەم ناوچەیە دەکات. دادگا لێرە بی و چونکە ئاسانکاریە بۆ خەڵکی نایە سیدەکان لە ڕووی هاتوچۆ، چونکە ئەم ڕێگایش زستانان دەبێتە سەهۆڵ و زیاتر تەمومژاویە و ئەمەش هاتوچۆی خەڵکەکە زەحمەت لێرە دادگا هەبێ زیاتر کێشەکان زووتر دەگەن بۆ دادگا و کێشەکان ڕێکار یاسای خۆی ئاسانتر بەڕێوە ئەچێت. سنووری برادۆست لە 262 گوند پێک هاتووە و ژمارەی دانیشتوانی 22,000 کەسە و لە ساڵی 1932 بوویتە ناحیا سەر بە قەزای سۆران و پارێزگای هەولێرە 144 کیلۆمەتر لە هەولێرەوە دوورە. وڵات حەسەن، کورسات نیوز، برادۆست.